ئەمە صاحبی ئەردین، ئەمە صاحبی منطقەینە، ئەمە صاحبی خانین. لەوە بە تو دەڵێم ئەوەی صاحبی خانی بیت یان صاحبی ئەرد بیت ژیانی خۆشە و هیچ مەشاکلیمان نییە. الحەمدلله هەموو مەراسیمی خۆمان دەکەین بە شێوەکی ئازادی و ڕەحات و هیچ مشاکلیمان نییە. یەکەم جار ساڵانە ئەو جەژنای لۆمە لەسەرما دێت، جەژنەی میلادی حەزرەتی مەسیح. لۆمە ئەو گەورەترین جەژن کە ئەوڕۆ دەست پێ دەکەت کە جەژنی میلادی حەزرەتی مەسیحە. دەستپێکردنی بە تەحزیرات و ئەو تشتانە ئەمە دەست پێ دەکەین لە یەکی مانگی 12 کە کرسمس و کەهرەبا و جوانی ئەو تشتانە دەدانی ناو کەنیسە و ناو شارع و ناو ماڵ و هەموو تشتانە لەلایەکی لە ناو ماڵ کولێچە و کادە و ئەو تشتانە ئەمە تەحزیری دەکەین. ئەو مهم نییە ئەو تشتانە ئەمە بەخۆ تەحزیری بکەن، لازم ئەمە خۆ ینی ژیانی خۆمان بگۆڕینەوە. ئەو ژیانی کەون، ئەو ژیانی تشتی نەخۆشی تێدا هەبیت، ئێستا ئەمە بگۆڕن بکەینەوە تشتێکی جوان و ڕێک و پێک و خۆشی لێن ئەم استیقبالی حەزرەتی مەسیحی دەکەین. حەزرەتی مەسیح دێت لۆ ژیانێکی نوێ لۆ بەشەریەت، نە ئەو ژیانی کەون ئەو خەڵی ئەو تشتی خراپی تێدەبیت، نە ژیانێکی خۆش و تەناهی و ڕەحەتی. ئەمە هەمیشە ئەو قسەی دەڵێن، ئەمە نەبەس لۆ ئەحزابەکان، ئەمە لە هەموو خەڵکی دەڵێن ئەمە لازم هەموو پێکوە بن. ژیان نە لۆ حزبەکیە، نە لۆ شەخصەکە، نە لۆ ئاینەکە، نە ژیان هەموو پێکەوە بیت خۆشترە و هەموو ئەمە پێکوە بن جوانتر دەبیت و دیار دەبیت قووەتی مەلەکێن دەرەیە. لەبەر ئەوها ئەمە لە نوێژی خۆ لە مەراسیمی خۆمان داوە دەکەین لەو هەموو ئەحزاب، نە بەس کورد و ئاشوورەکان و پێکەوەدی هەموو یەک بن لۆ ژیانی خەڵکی مە خۆش بیت و تەنایی بیت. ئەم لە ڕاستیدا خۆشەویستی ئێمە بۆ خاک، بۆ نیشتیمان، بۆ شارەکەمان، بۆ کۆمەڵگاکەمان ئەمە وای کردووە کە ئێمە بەردەوام بین لە ژیانە. زایدەن خۆشەویستی و مەحەبەتی بەشێکی زۆری ئەم کۆمەڵگایە کە لەگەڵ ئێمە لە خۆشی و ناخۆشیەکاندا بە یەکەوە بووینە. من بیرم دێتنەوە تەمەنم 40 ساڵە هەر لە قوتقۆناغی سەرەتاییەوە و تا نواناوەندی و دواناوەندی توا زانکۆشمان تەواو کرد و ئێستاش لەگەڵدا بێتن ژمارە هەرە زۆری برادەرەکانمان هەر کورد بووینە، موسڵمان بووینە، بەڵام ئێمە بە چاوی ئاوینەتەوە سەیرێکترمان نەکردووە، بەڵکو بە چاوی مرۆڤ، بە چاوێکی هاوڕێیانە، بە چاوێکی خۆشەویستی سەریەکترمان کردووە. چونکە ئێمە لە کۆتادا هەمومان مرۆڤین، هەمومان یەک ئامانجمان هەیە. ئەوەیە کە ئێمە لەسەر ئەم شانۆیە ژیانێک بەڕێوە ئەبین، جا 6 ساڵبی 7 ساڵبی بە دوای خۆمان چی بەجێ بێڵین، چیمان کردووە، بەرهەمەکانمان چین. ئەمانە بێرەگومان ئەو پرسیارانە کە مێژوو لێمان ئەکاتن، هەروە خودای پەروەردگارش لە دوایینەکە لێمان ئەپرسێتەوە، لێمان ئەپێچێتەوە. جا بۆیە من هەست ناکەم ئێمە وەکو ئاشووری هیچ فشارێکمان لەسەر هەبێتن لە سۆرانە، وای کردبێت کە ئێمە با بڵێن ناوچەکەی خۆمان بەجێبن یاخود نەتوانین مەراسیمەکانی خۆمان بە جوانی بکەین. ڕەنگە هەندە کێشەی ئابووری تەسی لەسەر ئێمە کرد بێت تابەتی گەنجان، ئەویش لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی 2014 و هاتنی چەتەکانی داعش و ئەم کێشانە. بەڵام سوپاس بۆ خۆی وردە خەریکە ئەم کێشە و ئاریشانەش کە بۆ گوتم لایەنی دارایی پێوە دیارە، ئەوانش وردە ئەکرێنەوە و هەسەکەم ئیتر بکەوینە سەر سکە ڕاستەکانەکەیە.